سلااوان لێبێت هەفتەی ڕابردوو دوای ئەوی فیچەرێک لە زاری کرمانجی بڵاوبووە لێرە ئێمە چاوپێکەوتمان لەگەڵ مام یوسف کرد کە تەمەنی 70 ساڵە و ڕۆژانە سەرقاڵی فرۆشتنی پاخلاوە و کێکی سمیتە لێ نێو شاری سۆران ڕۆژانە 3 بۆ 6 کیلۆمەتر بە پێ دەچێتە بازار و دواتر دێتەوە لە ئەوەش بەهۆی ئەوەیە کە بژێوی ماڵ و منداڵەکەی پێ پەیدا بکات. مام یوسف ئێستا لەگەڵ منەوە میوانی من لە ماڵی ئەو مام یوسف ماندوو نەبی سلااوت لێبێت تەندروستی چۆنە؟ واللهی باشە باش مام ناوەندیە زۆر ینی نەباشە و نەخرا ئەرێ وڵی لەکوێ بووی لە بازاڕی بووم ئەو بەخوای باش نەبوو بازارەکە باش نییە ینی ئەکییت کاسمە بازاری جاروێ باشە و جاروێ باش نییە و دوایش دێمە نێوڕانە نانیە خۆم و دیساسمە بازاری دوای ئەوەی ئەگەر لەگەڵ بچینە دەرەوە دوای ئەوەی کە ئێمە چاوپێکەوتن لەگەڵ بەڕێز کرد کە دەستگای خێرخوازی بارزانی هاتە سەرخەت لەوەی کە لیژنێک هاتوۆتە ماڵی ئەوان کە سەیری ماڵەکەی تۆی کردووە و خانۆکەی تۆی بینیوە لیژنێک پێک هاتووە دوای دێڕاستەکردن ئەوان هاوکاری تەواوی بەڕێز دەکەن. تۆ دوو داواکاری تەبوو یەکێک خانوو بوو یەکیش دابینکردنی ماتۆڕێک بوو لەبەرەوەی تەمەنی تۆ هەڵکشاوە و توانای ڕۆیشتن بڕێ ئەگەر ماتۆڕەکە هەبی ئەگەر بە خۆشیمش پێ نەکەم ئەدەمە کوڕەکەم بە ئیش پێ بکاتن چونکە بەخۆم تەمەنەکەم گەورەیە ئەگەر بە خۆشمیش پێ نەکەم ئەدەمە کوڕەکەم با ئیش پێ بکاتن و ئەم بەخۆم تااقەتم نمایە بەڕاستی ئارێوەڵە ئادی مام یوسف جگە لە ئەوەی کە لیژنە هاتیان پێگوتی وەچ بەڵێنێکت براوە بۆخوای لیژنەی خێرخوازی بارزانی ئالەساس هاتن ئەوەکەیان نووسی خانوبەرەکەیان نووسی هەمیان ناو نفوس شتیوەی لێ وەرگرتین ئالەساس شتێکمان لۆ بکەن و بدەن لیژنەی دوایی. باشە مام یوسف گەڕەکی وەستا ڕەجەب کۆمەڵێک ینی زۆربەی کۆڵانەکانی قیر کراوە کۆڵانی ئێوەش ماوە چ داواکارێک لەسەر پەرشیاریدارەی سەر بەخۆی سۆران واللهی پێم خۆشە ئەوەی مایە ئەویش قیرتاو بکەن چونکە ئەو لە ینی زۆر مایە ینی دەفەر زیاتر مایە ئەوەی قیرتاویان نەکردیە ئارێ وڵا پێم خۆشە ئەویش بەێ دەست خۆشبی سەرپەرشتیاریداری سەر بەخۆی سۆران گوێ لێبێ و کاک جێگر دۆڵانی کە دڵی هەژارانە لە سۆران ئەمڕۆ ماتۆڕێکی بۆ تۆ دابین کردوە ئاواتەکەی تۆ هاتە دی. کاک جێگر سلااوت لێ بێت بەخێر بێ ماندوو نەبی دوای ئەوەی لە زاری کرمانجی فیچەرێکمان لەگەڵ مام یوسف کرد داوای ئەوەی کرد کە ماتۆڕێکی بۆ دابین بکرێت قسەی تۆ چییە؟ بنای خۆی گەورە مێرەبان سەرەتا ئەمەوێ دڵی ئەمامەوێ خۆشکەم من پێشتریش لەگەڵ هاوکارم کردووە کە ئەم فیچەرەکەی ئێوەم دیت زمان بۆ هاقا یعنی هەستم بە شتێک کردوتم دەرفەتێکم بۆ هاتووە ستۆریەکم دانا سوپاس سوتاش بەخوای گەورە خەڵکی سۆران و خەڵکی هەولێر پارەکەیان بۆ دابین کرد من ئێستا لەو دڵخۆشترم و من مانتۆڕەکەم بۆ ئەو نەکرەوە بۆ کوڕەکەی ئەوم کڕیەوە بۆی بتوانێت کاری لەسەر بکات. ئێمە وەک پرۆژە دڵی هەژاران لە سۆران ئێمە خزمەتکاری پێڵای هەموو هەژارەکانین خۆشم کوڕێکم لەوانێ باشتر شارەزانم بی الحەمدوللا زگی هەژاری بینیوە و ئێمە ئێستا ئەم پارێکە هاتووە بەدەستی ئێمە 12 وەرەقە و 170,000 دینار بەدەستی من گەیشتووە لە ڕێگای فاسپەی FIB وەروە لە ڕێگای دەست بۆ دەست خێرخوازێک لە شاری هەولێر بەبێ ئەوەی ناوی خۆی بێنێ بڕی 800 دلاری پێشکەش کرد و ئەوانی تریش لە سۆران پارەکان دابین کرد ئەمە بڕی 170,000 دینارە و هەروەها ئەمە حەقدی مانتۆڕەکەیە ئەمەشیان مەنەفێستی مانتۆڕەکەیە ئەمەشان سوزی مانتۆڕەکەیە یاڕەبی پیرۆزت بێ خوای گەورە ئینشاءالله ئینشاءالله لە قیامەت پاداشتەکە لە خوای گەورە وەرەگرینەوە خێربنووسی من خزمەتکارێتم هیوادارم کوڕەکەت کار لەسەر بکات ئینشاءالله بژێوی ژیان تا دابین بکات من خزمەتکاری پێڵاوەکەش تۆشم پێشترش بە تەلەفۆن بم گوت ئینشاءالله سوپرایزێکی باش و ئەمەوێ پامێکیش بۆ تەواوی بەرپرسانی سوورام لێرم بەڕاستی ئینسانی باش لە شارەکەمانەوە ئێوەش جێگای شانازین ئێوە جێگای دەستخۆشن زاری کرمانجی ڕۆڵێکی باشی هەیە وەگەر ئەو مافم پێ بدەن بەڕاستی پیجی سۆران نوویست زۆر پاڵپشتیمنی کردو لەگەر پیجی باڵەکایەتی و بەڕاستی جێگر هیچ نییە هەموو فەزلی خوای گەورەیە ئەگەر نام پۆستێک بە دوای 48 کاتژمێر یعنی لەم بارودۆخی ئێستاە
12 وەرەقە و 170,000 دینار بەڕاستی شتێکی کەم نییە. بەڕاستی ئەوەندە دڵخۆشم پێویستم بەوێ سوزدە بم یاربی خوای گەورە هەر کەسێک بە 150 دینارێکیش بەشداری کردووە ئینشاڵڵا لە قیامەت وەرەگرێتەوە. پێغەمبەری خوا فەرمووی لا ينقص مال من الصدقة مال بەبەخشین کەم نابێت. داواکارم لە مامی سفی خۆشەویست دوعا بۆ کەسان کە پارێندا وەڵی دایکێتیم پارێ داوە وەڵی پێشمەرگە پارێ داوە تاوی خەڵکی بەشداری کردووە. اللهم ئامین یا ڕەبی. دەستی ئێوەش خۆش بێت دەستی تۆش خۆش بێت کە هەمیشە هاوکاری کەسانی لێ قەومای بەناوی دەستگای زاری کرمانجی سوپاسی بەڕێز دەکەین کە هەمیشە هاوکار و پاڵپشتی کەسانی لێ قەوما بوو و هەژاری. مام یوسف هەستت چۆنە کە ئێستا داواکاریەکە تا دەدی ئێمە وەکو زاری کرمانجی هەمیشە دەنگ و ڕەنجی هەموو چین و توێژە زۆر باشە زۆر خۆشە ئەم زۆر سوپاسی کاک زێگریەکەم یارەبی خوددام موفقی کە خدا لە دەرد و بەڵای دنیای بیپارێزی یاربی ئەم زۆر لەی مەمنونم بەڕاستی یعنی پێشی ئێستاچی ئیشلۆمل کردیە مەمنونم ئەرێ وەڵڵا زۆر مەمنونەتی ئینشاڵڵا بەوە ناوەستین ئینشاڵڵا داواکاریەکەی ئێوە کە خانوویەکە ئینشاڵڵا لەلایەن دەستگای خێرخوازی بارزان و ئەو خوا پێدراوانە ئینشاڵڵا ئاواتەکەش یارەبی خوددا مەفەقوکە یارەبی خوددا بوو پارێزی لە دەرد و بەڵای دنیای مەمنونم چاوێ منی زۆر مەمنون ئەوەی دەبینن ئەو ماتۆڕێکە لەلایەن خێرخوازانەوە دابین کراوە کاک جێگر دۆڵانیش بە نوێنەری ئەو کەسانە دانراوە لە سۆران بۆیە ماتۆڕەکەی ئێستا پێشکەش بە مام یوسف و کوڕەکەی کرد کە ئەوان دەتوان بژێوی ژیانی خۆیان پێدابین بکەن. هەفتەی ڕابردوو لە فیچەرێک لێرە ئێمە چاوپێکەوتنمان لەگەڵ مام یوسف کرد کە زۆر غەمبار بوو ئەو تاکە داواکاری ئەوە بوو هەم بەرپرسانی شار خواپێدراوان کە ئاوڕێکی لێ بدەنەوە لەوەی کە ما هەم ماتۆڕێکی بۆ داوین هەمیش کە خانووەکەی وەکو پێویستنی و کۆڵانەکانی ئەوانیش کە قڕولی تێ بەرەو ئێستا لە وەرزی بەرەو زستانەچین داوای لە سەرپەرشتیاری دارەی سربەخۆی سۆرانەوە بوو کە ئەو کۆڵانیان بۆ قیرتا بکرێت و ئەمڕۆژ ئاواتەکەی هاتەدی. ئێمە وەکو زاری کرمانجی هەمیشە دەنگ و ڕەنجی چین و توێژەکانی ئیدارەی سربەخۆی سۆرانین لە هەر شوێنێک بن. بەڵێ